هباب الماسياتي تشيكيني الماسي تدا وهر وصا اوازيريه هبا زيري تدا من ئێستا 38,500 دۆلارم لایە بە کاش نا بەڵکو بە نرخی ئەو کاتژمێرەی کە لە دەست منەوە دیارە. سڵاوتان لێبێت بینەرانی پایتەخت میدیا. ئێمە لە دوکانێکی جوانکاری یا ئەکسسواراتی پیاوانین لە ئیدارەی سربەخۆی زاخۆ. ئەوەی کە جێگەی سەرنجە لەم دوکانە هەبوونی کاتژمێرێکی لەم جۆرەیە کە نرخەکەی زۆر گرانە. دەمەوێت بزانم ئەم کاتژمێرە چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو کاتژمێرانەی دی کە دەفرۆشرێن بە نرخی هەرزانتر. کاک حەبیب ئەفدەمێتە بۆش بیت جیاوازیە ئەvê کاتژمێری گەل کاتژمێری دی چنە؟ برا اف دمجميرا ها هباب الماسياتي تشيكيني الماسي تدا وهر وصا اوازيريه هبا زيري تدا قال دمجميري دي قال فرقيها يا اوريجينال هي كوبي نفسي بي كوبي جي هي ئەم چۆ بزانین ئەو کۆپیان ئۆرجیناڵە؟ كوبي قال فرقيها هي نوكا هباب الماسي هاتي درس كرني و اوازيري هبا زيري نوكا هبا زيري اجبر هندي سعري او هندي باشە ئەvê کاتژمێرت کەڕیت و بکارتینت ئەو کەس کییە؟ خود دولمندن حمي هەمی دەوڵەمە. حمي دولمندن هر کسک نشد او دجميره بكت دست خدا اوه كارتا اورجيناليه اوه حمي زمانه شركه حميل گله هر کسک نوكا اوه تشتاق لبت إلا بالشركه چی بکن باشە هەکە ئەvê بکەڕم هەیە ئەمەکە دەستێ من دۆبێت ئەشم فرۆش مە بله گرانتر هندی که اونتر بد رولکس گرانترت بد ارزانتر نابد گرانترت بد باشە چ جهل وسڵ ئەشێ دووبارە ئەم فرۆشی نەبە إلى جهه ساعت مازن هبن نه بچیک بد هر کسک نشد بکرد باشە ئەو قوفلێوی چەندە؟ اوه حتی 3 دفتر و 85 ورقاتت حتی قفل وانا 10 ورقه جمشن مساعده بکن او دماهيك سعري وان كوتا سعري كرم كبرا بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان کاتژمێرێکی گرانبەها بوو. هەڵبەتە ئەم کاتژمێرە هی ئەوە نییە پیاوەتی پێ بکرێت و هاوڕێکە داوات لێ بکە بڵێ ئاهەنگێکم هەیە یا جێژوانێکم هەیە دەمەوێت کاتژمێرەکەت بەکاربێنم. دڵنیا بن ئەگەر کاتژمێرەکەت پێ بدات تا دەگەڕێیتەوە چاو لە ڕێ دەوێت تا کاتژمێرەکەی بۆ بگەڕێنیتەوە.